لە کەش و هەوایەکی سارد و باراناویدا و بە ئامادەبوونی هاندەرێکی زۆری هەردوویانە و سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان و لە دەستپێکی یاریەکانی خولی پلەدۆکانی کوردستان یانەی چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری یانی ڕانیەی کرد و پاش یەکسانبوونیان بە گۆڵێک چەمچەماڵ توانی بە لێدانی یەکلاکەرەوە یاریەکە لە ڕانیەی میوانی بباتەوە و سێخاڵی یاریەکە بەدەست بهێنێت. سەڵاو و ڕێزم هەیە بۆ جمهوری جەماوەری چەمچەماڵ زۆر سوپاسیان دەکەم بۆ پێشوازی گەرمەی کە لە ئێمەیان کرد. هیوادارم ئەو جەماوەرە خۆشەویستە هەروە سوپاسی جەماوەری ڕانیەی خۆشەویستیش دەکەم کە زەحمەتیان کێشاوە لە ڕانیەوە هاتینەوە بۆ هانی یانەکەیان و یاریزانەکان. مەڕاستیەوە جوانی تۆپی پێ بە کوردستان نیشان دەدا کە لە خولی پلەدوو ئەم جەماوەرە لە یاری ئامادەبی ئەوەش خۆی لە خۆیدا پێشخست نەکات پێشکەوتێکی تۆپی پێەیە. گەرموگوڕی یاریەکە و هەوڵدانی هەردوویانە بۆ بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە بۆیە هۆی ئەوەی ناوبشویانی یاریەکە چەندین کارتی زەرد بەڕووی یاریزانانی هەردوو تیمدا بەرز بکاتەوە، بەڵام هیچ کارتێکی سوور بەڕووی هیچ یاریزانێکدا بەرز نەکرایەوە. ئەوە ڕۆ ئەمە وەکو یانی ڕانیە هاتون بۆ ینی چەمچەماڵێکم یاری دەوریمان بووە. سواز بەخوا ئێمە یاریی زۆر باشمان کرد. ئێمە بە ئاست و بە ئەنجام ڕاستی ئێمە دۆڕین، بەڵام بە ئاست ئێمە لە ئەوان باشتر بووین. زۆر فرسی زۆرمان ئیستیقلال نەکرد. بەڕاستی ئەوەی مدەڕی پێیگوتین دەتوانین تا بڵین تا 180 ئێمە توانیمان فرسەکانمان ئیستیقلالکەین، بەڵام خوا مۆفەقی نەکردوین ئەم یاری. ئەوان بە یاری تۆپێکی سابت ئەم گۆڵان لە ئێمە کردووە. توانیمان یارێکی زۆر گرنگ و بەدەست بێنین ئەوە کە بەرامبەر ڕیانی ڕانیە بوون یاریگای خۆمانە بردنەوە دەست بەسەرکەین. ئینشەڵڵا پشت بەخوای گەورە و پشت بەم هاندرانە بە یاریزانەکان توانین لە قوناکانی درا یاری باشتر بکەین لەم یاریە، چونکە ئەمڕۆ سەرەتا بوو تۆزە یاریەکە بۆی من ناخۆش بوو. ڕاستە یاریێکی باشمان ئەنجامدا لە گێمی دووەم، بەڵام ئەوە یاریکردنی ئێمە نەبوو. ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتوو باشترە بین. ئەم بردنەوەی پیرۆزە و پێشکەش بێت لە هەموو هاندەرانی چەمچەماڵ لە هەموو خۆشەویستانی چەمچەماڵ. تیپەکانی خولی یانە پلەدۆکانی کوردستان لە 32 تیپێک هاتوون و بەسەر 4 کۆمەڵەدا بەشدار بوون. یانەی چەمچەماڵش دەکەوێتە کۆمەڵەی سێەم کە هەر یەک لە یانەکانی قەڵاتزێ و دوکان و بازیان و چەمچەماڵ و ڕانیە و پیرەمەگرون و دەروازە لە خۆ دەگرێت. بڕیاریشە لە دووەم یاریدا چەمچەماڵ ڕوبەڕووی پیرەمەگرون ببێتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی، پەیام، چەمچەماڵ.